بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على سيدنا رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. پێغەمبەری نازارمان عليه الصلاة والسلام لە مەیدانی جەنگاوەرێکی زۆر شارەزا لێهاتوو وێر بوو، بەڵام پەیامی بۆ ئاشتی هاتووە، عەوداڵی ئاشتی بووە، شەڕی نەویستووە. ئەمەش لە چی وەرگرتووە؟ لە قورئانی وەرگرتووە، لە پەروەردگاری وەرگرتووە. ئەبینین یەکێ لە ناوە جوانەکانی ئەڵڵاه عەزە وەجەل ناوی چییە؟ ئەسسەلام. سەلام یانی چی؟ یعنی ئاشتی. ناوێکی دیکە ئەلمؤمن. مومین یانی چی؟ یعنی ئارام بەخش، ئارامیە بەخشێ. اینجا پێغەمبەری نازاریشمان لە حەجی ماڵەوەیە ڕووی کردە ئەو موسڵمانانە ئاپۆرایەکی جەماوەری قەرەباڵغ، فەرمووی ئایا پێتان بڵێم کێ بڕوادارە؟ فەرموویان بەڵێ یا ڕەسوڵڵڵاه. فەرمووی بڕوادار ئەو کەسەیە خەڵکی لێی ئارام بن لە سەروەتیان، لە سامانیان، لە گیانیان. جا فەرمووی ئەی موسڵمان چییە؟ من سەلیمە الناس من لیسانیه وەیەدیه. ئەفەرمێ ئەو کەسەیە موسڵمان کە خەڵکی سەلامت بن لە زاری، لە دەسی، یعنی نەزیانی هەبێ نە بە زار نە بە دەست. ئەو پێوترێ موسڵمان، لە پەروەردگارە ئەو ناوە جوانە وەرەگرێت. اینجا ئەبینین کاتێ ئیمامی عەلی ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ ڕۆڵەی کێبێ ناوی لێنێ حەربە. ئەو حەربان ئەو ناوە لە ناو خەڵکا زۆر باو بووە، بەڵام پێغەمبەری نازارمان عەلەیهی السەڵات وسەلام چونکە تامەزرۆی ئاشتیە، عەوداڵی ئاشتیە، ناوەکە ئەگۆڕێ. حەربە گۆڕێ بۆشی بۆ حەسەن. جارێکی دیکە ئیمامی عەلی مناڵێکی دیکەیە بێ ناوی لێنێ حەرب، پێغەمبەر عەلەیهی السەڵات وسەلام ناوەکەیە گۆڕێ بۆچی؟ بۆ حوسەین. ئەبینین ناوی ئەڵڵا سەلامە، بەهەشتیش ناوی دارولسەلامە، خانەی ئاشتی، ماڵی ئاشتی. اینجا هەر کەسێ شوێنکەوتەی قورئانی پیرۆز بێ، قورئانەی گێنێتە کوێ؟ ئەی گێنێتە ماڵی ئاشتی. یەهدی به الله من اتبع رضوانه سبل السلام. قورئان ڕێگاکانی ئاشتیت پێپشانەدا، ڕێگاکانی ئاشتیت پێپشانەدا. ئەڵڵا بانگەشەی گرت مرۆڤەکانەکە بۆچی؟ بۆ ماڵی ئاشتی کە بەهەشتە. اینجا لایەتێکی دیکە پەروەردگارە فەرمێکی ئەفەرمێ ئودخولوا فی السلم کافە. هەر هەمووتان تێکڕا بەیەکەوە بچنە خانەی ئاشتی. ئیسلام بریتێ لە سەلام، بریتێ لە سلم. ئەگەر موسڵمان بی یان یەبێ ئاشتی خواز بی، ئەگەر تەوێ ئاشتی خواز بی وەرە موسڵمان بە. ئودخولوا فی السلم کافە. اینجا شوێن ڕێچکەی شەیتان نەکەون. ڕێچکەی شەیتان ڕێچکەی شەڕە، ڕێچکەی ئاژاوەیە، ڕێچکەی کێشەنانەوەیە. ئەمە خۆشەویستی پێغەمبەر عەلەیهی السەڵات وسەلام بۆ ئاشتی. بۆیە لە گەرمەی جەنگا ئەگەر دوژمنەکان کاتێ شەڕیان بە موسڵمان فرۆشتووە ئاڵای ئاشتی بەرزکەنە و ڕاز بن، لە بەرزکردنەوەی ئاڵای ئاشتیە پەروەردگارە فەرمێکی ئێوەش ئاشتی خواز بن، ئاشتیەکەیان لێ وەرگرن. وإن جنحوا للسلم فاجنح لا وتوكل على الله. ئەفەرمێ کاتێ شانیان شلەکەن بۆ ئاشتی، ئێوەی شانتان شلکەن بۆ ئاشتی. ئاشتی لە بەرامبەر ئاشتیە. ئەی جەنگ بۆ جەنگ بەرامبەر ئەو کەسانەیە کە جەنگیانەوێ، ڕێگای ئاشتیان ناوێ. بۆیە فەرمێکی لە پێناوی ئەڵڵادا بجەنگن لەگەڵ ئەو کەسانەی یوقاتیلونەکۆم، ئەوانەی جەنگتان لەگەڵاکەن. بەڵام لەناو جەنگێشە ئەگەر ئاڵای ئاشتی بەس کردەوە تۆش ئەبێ ئاشتی لێوەرگری، ئەبێ ئاشتی لێوەرگری. بۆیە لە گەرمەی جەنگا ئەگەر چەکدانێ، پێغەمبەر فەرمی عەلەیهی السەڵات وسەلام من ئەلقە السلاح فهو آمن. ئەوەی چەکدانێ ئەوە ئیترجانی سەلامەتە. من ئەغلق عەلەیه بابه فهو آمن. ئەوەی دەرگا لەسەر خۆی داقات و بەشداری جەنگ نەکا ئەوە جانی سەلامەتە. ئەی باشە ئەبێ هەر هەموو خەڵک موسڵمان بن اینجا ئاشتیان لەگەڵاکەی؟ نا، مەرج نییە.
لا ينهاكم الله عن الذين لم يقاتلوكم في الدين ولم يخرجوكم من دياركم أن تبروهم وتقسطوا إليهم إن الله يحب المقسطين. پروردگار ڕێگری لێ نەکردوون چاکەکار بن لەگەڵ ئەو کەسانەی کە لە بەردین شەڕیان لەگەڵان نەکردوون و لە بەردین شەر بەدەریان نەکردوون، شار بەدەریان نەکردوون. بڕۆ چاکیان لەگەڵا بکەن، ئەگەر ستەمێکیشان لێکراوە ستەمەکان لە کۆڵکەنەوە، مافیان پێبەخشن، مافیان پێبەخشین. ئاشتی لەگەڵ هەموو جیهانە، ئاشتی لەگەڵ موسڵمانە، ئاشتی لەگەڵ ناموسڵمانە، ئاشتی لەگەڵ ژینگا، ئاشتی لەگەڵ شاخوداخە، ئاشتی لەگەڵ ئاوتە، ئاشتی لەگەڵ ئاسمانتە. بۆیە پێغەمبەری نازدارمان عەلەیهی سەڵات وسەلام هەمیشە هەوڵی یاوە ئاگری جەنگ بکوژێنێتەوە. ئەمە پێغەمبەری ئاشتی، ئەمە پێغەمبەری ئەو کەسەی کە حەزی لە ئاشتیە. خۆشەویستان، بۆیە هەر کاتێ بینیت موسڵمانێ شەڕخواز بوو، ئاشتی ناویست، بزانە ئەوە لە پەیامی خۆشەویست نەگەیشتووە. ابن القيم فەرمێ الشريعة مبناها على الحكمة والمصلحة والرحمة. أفرمي الشريعة حكمة كلها، رحمة كلها، مصلحة كلها. أفرمي شريعة لسر برجوندي، لسر دادگەری، لسر مهرباني دروز بووە. شريعة هەر هەمووی میهرەبانیە، هەر هەمووی بەرژەوەندیە، هەر هەمووی دادگەریە. بۆیە فەرمێ وكل مسألة خرجت عن العدل إلى الجور، هەر بابەتێک بینی دادگەری تێدا نەبوو، دەرچوو بە دەرەوە لە بازنەی دادگەری بۆ ستەمکردن، وعن المصلحة إلى المفسدة، لە بەرژەوەندیەوە چوو بە دەرەوە بۆچی؟ بۆ مەفسەدە، بۆ خراپەکاری، وعن الحكمة إلى ضدها، لە حکمت و داناییەوە دەرچوو بۆ دژەکەی بزانە ئەو بابەتە لە دین نییە، پەیوەست نییە بە دینەوە، مافی نییە بە دینەوە، با بە زۆر ئاخێنرابێتە بازنەی دین. ئەمە پەیامی ئاشتیە. اینجا یەکێ لەو خاڵە سەرنجڕاکێشانە پێغەمبەری نازار فێری کردوین عەلەیهی سەڵات وسەلام سڵاو لە یەکدی بکەین. سڵاوەکەمان چییە؟ سڵاوی ئاشتیە. کاڵێ ئەسسەلام عەلەیکە، یعنی ئاشتیت لێبێ، ئاشتی یعنی شەڕ لەگەڵا ناکەم، ڕقم لێ نییە، کێشەم نییە لەگەڵ تا، ئاژاوە دروست ناکەم. باش سەیری کە چەند جوانە. سڵاومان لە دنیادا ئاشتیە. لە سەرەمەرگا فریشتەکان کاتێ ئێنە لای کەسێک کە ئاشتی خواز بێت و موسڵمان بێ، سڵاوی لێکەن، سڵاوی ئاشتیانە، سەلامون عەلەیکم. اینجا لە ڕۆژی دواییە فریشتەکان باشتەوایی پێشوازی لێکەن، ئەڵێن بڕۆنە باشتەوە بە ئاشتی. ئەفەرمێ سەلامون عەلەیکم طیبتم فادخلوها خالدین. خۆشبەختی بۆ ئێوە، دەبچنە ژوورەوە بە ئاشتیتان لێبێ، بە ئاشتی بچنە ژوورەوە. اینجا والمەلائیکەة یەدخلون عەلەیهم من كل باب سەلامون عەلەیکم. لە هەموو دەرگایەکەوە فریشتەکانی پەروەردگار ئەچنە لای بڕوادارن، سڵاویان لێکن، بەڵام سڵاوی چییە؟ ئاشتیە. بڕواداران نزیک ئەبنەوە لە پەروەردگاریان، سڵاو لە پەروەردگارەکەن، سڵاوەکەی شێنەر چییە؟ هەر ئاشتیە، هەر ئاشتیە. تەحیەتهم یەومە یەلقەونەهو سەلام. ئەو ڕۆژەی کە بە زاتی پەروەردگارەگەن، بە خزمەتی ئەگەن، سڵاوی لێکەن، سڵاوی ئاشتیانە، پەروەردگاریش سڵاویان لێکا، سڵاوی ئاشتیانە. سەلامون قەولە من ڕەبی ڕەحیم. ئاشتی ئاشتی، بەڵام ئاشتیەکە بە وشە ئەی بیسن لە پەروەردگاریانەوە. قەولە قەول وشەیە، وشەی ئاشتی لە پەروەردگاریانەوە ئەبیسن. بۆیە ئەی خەڵکینە، ئەی ئەوانەی ئەتانەوێ جیهان پڕ بێ لە ئارامیە، وەرن باوەش بکەن بە قورئانە، لایەتەکانی قورئان فێر بن، لە ژیانی دڵارا و خۆشەویستمان فێری ئاشتی بن. بە ئومێدی دیدار، هەزار سەڵاوات لە دیداری خۆشەویستمان. اللهم صل على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين.